بینەرانی عزیز بەردەوامین لەگەڵتانە. کاک بورهان بەر لە پشوەکە پرسیاری ئەوم لێ کردی یاسای ئەنجومەنی یاسایش و دەستگای یاسایش لە پەرلەمان بەبێ حزوری لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەرچوێنراوە. حەزەکەم ڕایەوە بزانم و خەوشەکانی ئەم یاسایە چین لە ڕووی تێڕوانینی ئێوە و چ کاریگەریەکی سلبی هەیە لەسەر کەیسی هاوشێوە. وەڵام من حەزەکەم پێشەموو شتێ بەرچاوڕوونیەک من بە جەنابتان دەربارەی ئەم کەیسەی کە یەکێک بوو کاکزانە لەوانی ناوی هاتبوو لەو کەیسەیە خوا لێ خۆش بوو خۆی ئەگەر بینەوە سەر قانون ئێمە قانونی ڕقم 4 و ڕقم 5 2011مان هەیە کە لە 22 ئایاری 2011 لەلایەن سەرۆکایەتی هەرێمەوە دەرچێنراوە. بەپی مادەی 3 بڕگە 4 لە یاسای ژمارە 5 یاسای دەستگای ئاسایش ئەرکی پاراستنی ئابووری نیشتیمانی سپێدراوە دەستگای ئاسایش کە ئابووری نیشتیمانی مستەڵەحێکی لاستیشیە بەسەڕاحەت و بەپی مادەی 3 بڕگەی حەوت لە یاسای ژمارە 4 یاسای ئەنجومەنی ئاسایش مهمەی مکافحەی فەسادی ئیداری و مالی دراوەتە دەست ئەم جیهەتە واتە گەندەڵی ئیداری و مالی یعنی اختصاصەکە دراوە بە ئاسایش. لە هەمان کاتە ئەگەر بینە سەر ئەوەی باسی ئەوە ئەکرێ بۆ لە دادگایەکی مەدەنی نەبوو ئەمە قانونی سوڵتەی قەزاییە کە لە مانگی 12 2007 تا بە ناوی قانونی ڕقم 23 دەرچووە لە مادەی نوێم ئەڵێت دادگاکانی مەدەنی لەمانە پێک هاتوون بڕگەی نوێم دادگاکانی لێکۆڵینەوە. ئەگەر بینە سەر مادەی سیویەک بڕگەی دۆکەی ئەڵێ لەسەر پێشنیاری ڕێئاسی ئیستینافی هەر ناوچەیەک بۆ ڕێئاسەتی مەجلیسی قەزا ئاتە ئەنجومەنی دادوەری بۆی هەیە دادگایەک تەعینکە بۆ تاوانێک لە تاوانەکان. ئێستا دادگای لێکۆڵینەوەی مکافحەی ئیجرام هەیە، دادگای لێکۆڵینەوەی تونند و تیژی دژ بە ژنان هەیە، دادگای لێکۆڵینەوەی ئاسایشی ژێ. من ئەوەی ئاگادار بم وەختی خۆی ئاسایش زۆری پێخۆش بوو ئەو دادگایە و حاکمەکەی لەناو ئاسایشا بێ وا بزانم نیزاعێکیش لەسەر ئەوە دروست بوو ئەمانتیان نەخێر ئێمە سوڵتەی قەزاین سەر بەخۆین لە دادگای لێکۆڵینەوەی ئاسایشیاندانا. لەبەر ئەوە دادگاکە دادگایکی سەربازی نییە، دادگاکە بەپێی قانونی سوڵتەی قەزایی دادگایەکی مەدەنیە دادگای لێکۆڵینەوەی ئاسایش بەپێی اختصاصاتیش بەڵێ لە 22 ئایاری 2012 ئەم اختصاصە دراوتە دەست دەستگای ئاسایش و ئەنجومەنی ئاسایش. باز لەوە ئەکرێ ئایا من خۆم ڕەم چێ لەسەر ئەم یاسایە طبیعی شتێکێک کە ئیعلام تا ئێستا بەلایان نەچووە. ئەم یاسایە ئاوێنەی بیرکردنەوەی سیاسی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە تعبیر لە فەلسفەی ئەوانەکە بۆ سیاسەتی حکم لە هەرێمی کوردستانە. ڕێی وایە کە پێویستە وەکو لەم دوو یاسایە هاتووە گەشتونەتەوە بڕواایە کاک بوران هیچ بەستن بەچی بۆ جەنابتی ڕوونەکەمەوە. ئەم یاسایە کێشە هەر لەوان نییە کەیسێکی وەک کاکزانەی خۆلی خۆش بوو ئایدی ئەم دەسەڵاتێ ڕاستەکەن بەپێی قانونەکە حەقی هەیە ئەم قزیە لە ئاسایش بێ. بەڵام ئایا ئەمە ڕاستە ئەم اختصاصاتانە بیرێ بەم ئەجیزانە؟ پاراستنی ئاسایشی خۆراک، پاراستنی سیستەمی زانیاری، ئاسایشی گەیاندن، ئەشخاصی معنەوی، سندیکا و کۆمەڵەکان، پاراستنی ئەمنیەتی پەرلەمان و مەجلیسی قەزا و حکوومەت هەمووی سپێراوە بەم دام و دەستگایە. مۆزوعی مخەدەرات لە وڵاتانە مخەدەرات ئەجیزەیەشی سربەخۆی بەخۆی هەیە. مکافحەی فەساد ئەم بۆ نمونە ئەم کەیسی کە بە ئیسنادی کردۆتە سەر مادەی 4 یاسای ژمارە 5 و مادەی 3 بڕگە حەوتی یاسای ژمارە 4 ئاسایش لەم گەڵم کەیسا مامەڵی کردووە. من قەناعەتم وایە وەک هەندێک وڵاتی تر پێویستە ئەمە مؤسسەیەکی سربەخۆی بەخۆی هەبێ. جەرائیمی خەتیرە بە هەمان شێوە مؤسسەیەکی سربەخۆی بەخۆی هەبێ. ئەمانە هاتوون ئەمەیان کۆ کردوێتەوە هەمووی وەک تەونێکی جاڵجاڵۆکە هێنایانەتەوە چی مؤسسەی ئەمنی و مخابراتیە ژمارەیەکی زۆر سەلاحیەتیان پێدراوە کە یعنی من نازانم سیستەمی زانیاری و ئاسایشی گەیاندنی من ئەخەیتە ژێردەسیەوە یعنی حەقی هەیە متابعی مۆبایل و کۆمپیوتەر و خەتی ئینتەرنێتی منیشکە. من ئەشخاصی عامم حەقی داناوە بە زۆر حیمایە بۆ مندانێ. من لە کاتێکە تۆ ئەجیزەکان تا ئێستا لە وڵاتی ئێمان نەکراوە بە ئەجیزەی نیشتیمانی. دەربارەی ئەوەی چەندێ شەرعیەتی هەیە ئەم یاسایە بەڕاستی یاسایان تێپەڕانووە بە 22 ئایاری 2011 دەریان کردووە و نووسراویشە لە مادەی نوێی ئەو یاسای ژمارە 4 کە ئەمە لە ڕۆژی بڵاوکردنەوەی لە وەقایعی هەرێمی کوردستانە کاری پێکرێت تاریخی بڵاوکردنەوەی ئەمە 5 ئایاری 2011 نەشر کراوە واتە
نووسراوە 15 جۆزەردانی 2711 کوردی لە ژمارە 127 وەقایعی هەرێمی کوردستان چاپی یەکەم ساڵی 11 بەڵام ئەمە کاتی خۆی ئێمە چەندها دراسەمان لەسەر ئەم یاسایە کرد مقارنەمان کرد هەتا بە ئەجیزە ئەمنیەکانی سووریا و تورکیا و ئێران و ئەمانە من خۆم یەکێک بووم لەوانەی یعنی ئەو سەلاحێتە زۆرە لەو ئەجیزە ئەمنیە نەشان نییە بە ویژدانەوە کاتی خۆی ئێمە بایکۆتی پەرلەمانمان کرد لە دوای ئەحداسی حەڤەی شوبات لە کاتی بایکۆتی ئێمە ئەم یاسایە هاو تێپەڕێنرا بەڕێی من یاسایەک پەیوەندی بە هەموو تاک و هێز و ئەشخاصی طبیعی و معنەوی و ئاسایشی هەموو کەسێکەوە بێ پێویستی بە کۆدەنجیەک هەیە تەوافقێک لە ناو پەرلەمانە بۆیە ئەوە ئەگەر شەرعێتیشی هەبێ بەڵام شەرعێتێکی ناقصی هەیە بەڕای من یارمەتیم بە نقطەی دووهەم عەرزی جەناب بە کورتی نقطەی دووهەم ئێمە بڕیاری ژمارە سێمان هەیە لە مانگی لە حەڤەی سێی 2011 بەپێی بڕیاری ژمارە سێ نابێ هیچ یاسایەک کە ڕەهەندی نیشتیمانی هەیە وەک یاسای ئاسایش وەک یاسای ئەنجومەنی ئاسایش ئەم یاسایانە بەبێ تەوافقی نیشتیمانی لە پەرلەمانە دەرچێت بەڵام لە دوای یاسای بڕیاری پەرلەمان ژمارەسی 2010 ئەوان ئەم یاسایان دەکرد یعنی احتیاجە بە شەرعیەتی ئەو بڕیارە یاسایی پێشوش لەبەرەوەی متەناقیزە لەگەڵ بڕیارەکەی پێشووە بۆیە ئەمە بەڕای من شەرعێتێکی نوقسانی هەیە شەرعێتێکی متەکاملی نییە ئەم یاسای بەڵێ کاکچێ دێمە لای تۆ دادوەرانی سەرۆکایەتی دادگای تێڵچوونەوە دەڵێن بەپێی مادەی سێهەم بەڕگەی حوتەم لە یاسای ئەنجومەنی ئاسایشی هەرێم دەسەڵاتی لێکۆڵینەوە دراوەتە دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشی گشتی سلێمانی و بڕیارەکانیشی دەبێت لە دەستگای ئاسایش جێبەجێ بکرێن لە قسەکانی کاک نەوزاد و لە قسەکانی کاک بورانە بۆمان دەرکەوت یاخود دەتوانین بڵین قسەکانیان بۆنی ئەوەی لێ ئەهات کە مادە بڵین مادەی ئەو مادەی کە لە یاساکەی پارلەمانە هەیە لەلایەن دەسەڵاتدارانی ئەم هەرێمەوە کراوە کاک نەوزادیش ئەڵێت کە هێشتا خەڵک نەگەشتوتە ئەو قەناعەتی کە دەستگای ئاسایش دەستگایەکە تایبەتە بە هەموو هاوڵاتێک بەڵکو زیاتر حەزب بەسەریدا ساڵە ئایا لە سایی ئەم قسانە ئێمە ئەگەینە چ ئەنجامێک ئایا فعلەن وایە یاخود ئەمانە تۆمەتە من لێرەیە ئەمەوێ چونکە بمبورە قەتەکەم بڵین قایمقامی کۆچکردووی سلێمانی بە پشتدەستن بە هەمان مادە و بڕگەی یاساکە براوەتە ئاسایش لێکۆڵینەوەی لەگەڵدا کراوە من ئەمەوێ لێرەیە بە ئاشکرایی ینی هەر بە ڕاشکایی باسی خاڵێ بکەم لەگەڵ هەموو ڕێزما بۆ هەرسێ میوانی بەرنامەکە ئێمە با لێرەیە تەسیسی قەزیەکە نەکەین ینی با بەڵێ ئێمەش مەبەستمانە لەلایەنە ئەجندای قەزیەکە لەلایەنێکی قانونی بەحتەوە نەبینە بۆ سراعێکی سیاسی بینی ئۆپۆزیسیۆن و حیزبی دەسەڵات ئەوەی کە کاک بورهان و کاک نەوزاد ئاماژیان پێکرد لە ڕوونکردنەوەکانیانە من دیقەتم ما ینی ئەوان شەرعیەت یاخود یا شەرعیەت لە هەموو قەراراتێک و قوانینێک وەرەگرنەوە کە پێش بوونی ئۆپۆزیسیۆن هاتنی ئۆپۆزیسیۆن یاخود ئینتیقاز لەو شەرعیەتە ئەکەن ئێمە ئەوە جێڵین بۆ پەرلەمان کاری پەرلەمانتاران لەناو پەرلەمانە هەریکی و ئەجندای سیاسی خۆی جێبەجێ بکە بینە سەر دیوە قانونیەکە وەکو دۆسەیەک لە هەموو دنیادا ئەنواعی جەرائیم ڕۆدا لە هەموو وڵاتە پێشکەوتەکان و کۆمەلگا دیموکراتیەکانە ئەنواعی جەرائیم ڕۆدا لە بەردەم قەزیەکیان لە بەردەم کەیسێکین تاوان لەسەر کرا و خۆی سەر بەدەسەڵات بووە ئەو حقیقەتێکە هەموو کەسە ئیزانێ وایە ینی ئێمە لێرەیە با خەڵتی ئەوراق نەکەین بەڵام لە حیمایەی ئاساییشە ئەفونکە ئێمە سەر یەک دوو خاڵ هەیە باسی کەم باسی مستەڵەحی مەتاتیەتە کاک بورهان لێرەیە لە منیش ئەقدەمترە لە محاماتە مستەڵەحی مەتاتیەت خۆمان باسمان کرد بەڵێ مەتاتیەتێکی تایە بەڵام کۆمەڵێک جەرائیم کۆمەڵێک تاوان ئیستیغلالی وەزیفی ڕەشوە اختیلاس ئەمانەی کە بەشێک شەقێک لە جەریمەکە ڕەبتی بە کارمەندێکەوە هەیە لە ئیدارەیە لە سوڵتەیە بۆیە مەتاتیەتێک گیراوە بەلای منەوە ڕێی مشەڕعیشە بۆیە ئەو مەتاتەیە تێراوە لە چوارچەوەی گەندەڵی ئیداریە یەکێک باڵێن فعلێکی جورمیە بە دوو کەس ئەنجامەدرێ یەکێک بەرتیلەکەیە یەکێت عەتیەکەیە مقابلەکەیە بڕەپارەکەیە کەسێکی بالمقابل لە دەسەڵات هاوەرەیەگرێ ینی مە جەریمەیەکی اعتیادی نییە وەکو دوو فەردی اعتیادی جەریمەیەک ڕووبا ئەو مەتاتیەتە لە چوارچێوەی ئەوەیە کە خراوەتە ئەوەی گەندەڵی ئیداریەوە طبعاً ئەم دۆسەیە وەکو دۆسەی
قولە ڕیسی ئەگەر بێت و کرابێت چ بە بەرامبەر بێ یا ڕەنگە لە هەندێک لە قۆناغەکانیە جێبەجێکردن و ئیجراعاتی مامەڵەکردنی ئەو بڕیارە کە تەواو کرابێ ڕەنگە تەزویریشی دیابێ شەقی پێش گەندەڵی کاتژێڕی تەزویری ئەختامی دیابێ تەزویری سوڕەتقەی دیابێ کی ئەمانی کرد بێت نازانێ ناوم بۆ مەڵێ بەڵام ئەمە دادگای لێکۆڵینەوە دادوەری لێکۆڵینەوە لە دوای تەواوکردنی لێکۆڵینەوە ئەگات بە ئەنجامی ئەم شتانە خاڵێکی ترمان هەیە لێڕەیە لێرە بەڕێز لە دادوەرانی ناوچەی سلێمانی ئێمە هەمومان با بە گومان نەبین لە دادگا با دادگا سەربەخۆیی هەبێ با دادگا ئیجراعاتی خۆی جێبەجێ بکە با دەستێوەردان لە دادگایە نەبێ باشە من ئۆپۆزیسیۆنم وەنیە یا کەسێکی بێلایەنم داوای چاکسازی و پاکسازی لە دەسەڵاتەکەم وەنیە دەڕێگەم بە هەچ کەسێک ناوی هات لە دۆسەیەەکە چیا بێ ستار بێ یادگار بێ نابێت با ئامادە بێت لە بەردەم دادگایە و بەراعەتی خۆی بسەلمێنێت بۆ ئێمە هەموو قەزیەک بیبینەوە بۆ ئەجندایەکی سیاسی لێرە مەجموعەیە بەڕێز پەرلەمانتاران سێ پەرلەمانتار لە پەرلەمانی کوردستان لیژنەی مافی مرۆڤ لەگەڵ ڕێزە ڕوونکردنەوەیەک و بەیاننامەیەکیان دەرکردووە یاداشتێک دەربارەی بارودۆخی ڕاگیراوان و زیندانیان لە هەرێمی کوردستان ئەوەی دیقەتم ماوە لەم ڕوونکردنەوەیە تەنها یەک خاڵی باسی ئەم دۆسەیەکە یەک خاڵ خاڵەکانی ترەوە تا ساڵی 2010 ئەڵێ بەداخەوە خۆکوشتنی ڕاگیراوان یا زیندانی لە زیندانەکانی هەرێمی کوردستانە حاڵەتێکی نامە و ناوازە نییە وەگیان لە دەستدانی قایمقامی سلێمانی لە یەکەم حاڵەت نییە لە 2010 هەیە ئەی باشە لە 2010 هەیە بۆ چارەسەر نەکراوە با منەوە پرسیارەت لێ بکەم بۆ دەستگایەکی گەورەی دامەزراوەی وەکو ئاسایش تا ئێستا نەیتوانیوە ژیانی کەسێک کە پۆستێکی بڵێن باڵای حکومیشی هەبووە ئەمە وێ ڕای ئەوەی کە ئەم مەریوان ناوە کە لە بەڕێوەبەرەتی چاکسازی گەورانی هەولێر کە نەڕەتی بە ئاسایشەوە هەیە نەڕەتی بە محکەمەوەیە سەر بە وەزارەتی کار نەعفوم کە سەر بە وەزارەتی کارە مەقسەدم لێرەیە ئەم لیژنەیە لە 2002 بۆ ئێستا ئەم نەتیجەکەی خستە بەردەست بۆ بە دوواداچوونە بۆ نەکرد وەنیە بۆ لایەنە پەیوەندیدارەکان ینی بۆ شتەکان کەڵەکە بێیان کەشتەکە ڕوو بە ئەنجاتوەیتە سەر کەناڵەکانی ڕاگەیان و زەختێکی ئەلامی و زەختێکی جەماوەری و زەختێکی لەسەر شەقام شتەکان خەڵتی ئەوراقەکەن من لەو باوەڕێیان مؤسسەی قەزایی لە هەرێمی کوردستانە یعنی ناتوان بەڵێم 100% بەڵام مؤسسەیەکمان هەیە ینی لە زۆربەی مؤسساتەکانی ترمان ئەتوانم بڵێم زۆر نەزیهە کەم و کوڕی لە هەموو شوێنەکە بێ گەندەڵی لە هەموو شوێنەکە بێ لە هەموو وڵاتانی دنیا لە ئیتالیا لە بریتانیا لە سوید لە ئەمریکا سەرۆکی حکوومەت وەزیر دادوەر مؤسساتی حیزبی هەموو بێ دوای مەکاتیبی تحقیقی جنایی لە هەموو وڵاتانی دنیا هەیە ینی بۆ من لێریا پێ لەسەر نقطەیە داگرم باشە بۆ دەستگای ئاسایش لە قەزای تیرۆر و گرتنی تیرۆرستان و لەگەڵ بە هەماهنگی لەگەڵ دەستگا مخابراتی و معلوماتەکانی ترە بەدەیەها قەزای تیرۆرمان هەیە تلیاکمان هەیە ئەی بۆ لێ شەرعیەتی هەیە بۆ لێ کەس ئێمە ینی لێرەیە مەفهومی سەواب و عقابمان نیە ئاسایش لەبەرەوەی ئەم قەزیە لە ضمنی اختصاصی خۆیەتی بەپی ئەم یاسا مادەی حەوت لە قانونەکە تا ئێستا شەرعیەتیە بوو باشە گریمانە نیە هەموو شتەکان با بڵێن گریمان کاکزانە بمایە ینی ئەم تو بەداخەوە تووشی ئەم ڕووداوە نەبووایە بە حەقی قانونی خۆی بە وجودی پارێزەرەکەی بەڕێز کاکستارە ئیفراج کرای لە عەدەم کیفایەت الئەدیلە بەپی مادەی 182 یاخود إطلاق صراح بكرة بكفى عفوا بعد صوصي لتحقيقه ياخذ للجنايات بصور تاودو ياخذ برز كاكس عفوا خوالي خوشبو كاكزانا بحقي قانوني خوي يا إطلاق صراح بكرايا إفلاج بكرايا لمرحلة تحقيق يا لإدانية ياخذ بهوي أو مركز قانوني كهيتي ما فرورة سروكي وحدة إدارية منيا بابلين بمفهوم سادكي خمان حاكمي شاريكا ما ديس يصوحوتيش قبولي كفالتك نظرا بو اعتباراتنا برشاوكني واعتبارات بمبلغي كفالتي زور بربوايا من دڵنیام بڵێ ئەمێ لەبەرەوەی کاتی میوانەکانیش نەخۆین ئەفم بکە دڵنیام ئەلێرەیە زۆربەی کەس ئەیانەوە چی ئەیانەوە ئەوە گەندەڵەکە بەردرا
يعني بۆ مەساری تحقیق مەساری قانونی خۆی وەرنەگرێت با دادگایەک لای کاتەوە چیا تاوانبارە کاکستار بێتوانە کاک بورهان گەر بە کورتی بۆی بێمەلای کاگنەوزاد تاقیبێکم هەیە لە سەقسەکانی کاکچیا ببوورە وتی با کێشەکە بە سیاسی نەکرێ من بە سیاسیمان نەکردووە من کێشێکی قانونیە ئەسڵەن مداخلی ئیجراعاتی ئەدیلی جینایی و تحقیق ناکەین لەبەرەوەی قانونان حەقمان نییە بە پێی مادەی 236 بۆ جەنابتم ڕوون کردو لە بیدایەتی بەرنامەکە بەڵام سەیرە لەلام خۆشی تەواوی مناقەشەکەی بە سیاستەوە برسەوە ئەڵێ هەر قانونێک پێش ئۆپۆزیسیۆن دەرچوو ئینتیقاسی شەرعیەتێکن ئێمە تۆ پرسیارێکە لە من کردو من واقعێکی قانونی بڕیاری ژمارەسی پەرلەمان و چوچم بۆ شەرح کردووی پێویست بە هەندێک تعقیبات ناکە باسی مستەڵەحاتی مەتاتی ئەکاد بۆ مکافعی گەندەڵی ئیداڵی ئەمە خراوەتە ڕوو مەتاتیت من باسی بڕگەی حوتەکە ناکەم کاکچیە لە قانونی ڕقم 4 لە قانونی ڕقم 5 کە یاسای دەستگای ئاسایشە من باسی بڕگەی 4 ئەەکەم لە مادەی سێکاڵێ پاراستنی ئابووری نیشتیمانی بەڵێ ئەمە مەتاتیە عادی ئابووری نیشتیمانی لەکوێوە بۆ کوێی گرێتەوە جەناب باسی سربەخۆی دادگا ئەکەیت و قەزەی کە نەبێتە ئەزیدی سیاسی من ئەرزی جەنابتم کردوتم بە پێی مادەی 9 دادگای لێکۆڵینەوە دادگایکی مەدەنیە ئەمنێنیەوە گەوەی نایبی ڕێز و زەراوتی و بە پێی مادەی سیویەک و بڕگای دوی مادەی سیوێکی قانونی مەجلیسی سوڵتەی قەزایی 23 2007 یعنی کەس قسەی لەسەر دادگا نەبوو کەس تا ئەم دقەی ڕقنی لەسەر دادگا نییە دادگا کۆمەڵی دادوەری تیا سلێمانی ئێمە شانازیان پێوەکەین وەک ئەرزی جەنابیشتم کرد وجودی دادگایەک تەخسیس شتێ بە ناوی دادگای لێکۆڵینی و ئاسایش بە پێی مادەی 9 مادەی سیوەکە جایزە یارمەتی بە باسی ئەوە ئەکرێت مادەی 300 شمولی کەفالە دەکات ئێمە هەموو ئەو بڕیارانەی پێش ساڵی 91 دەرچوون لە هەرێمی کوردستانە کاری پێیەکەین لە دوای 91ەوە ساحبی ئیداراتەوە کاری پێ ناکەین ئەگەر سێریکەی لە هەمشی مادەی 300 نووسراوە بە پێی بڕیاری ژمارە 160 لە تاریخی 5/2/83 ئیطلاقی سەراحی متهم لە مادەی 300 منعکراوە ناکرێ بە کەفالت ئیطلاق کرێ یا بێ ئیفراج کرێ لە مەرحەڵەی تحقیقا بێتاوان بسەلمێنرێ یا لە مەرحەڵەی محاکەمەکردنیان بێتاوانێکی بسەلمێن بڵێ پێشەوەی بێمە لای تۆ دەڕۆمە لای کاگنەوزاد بۆی حەقی ئەویش نەخۆین شتەکە بەسەرە بێ بەڵام دەمەوێت ڕای تۆ لەسەر قسەکانی کاکچیاش بزانم کاگنەوزاد من پرسیارت لێ ناکەم چکە ئاگادارم شت زۆرە نووسیت بۆەوەی کۆمنتەکانی خۆت بگەین وەڵام من دوو لەسەر قسێکی کاکستار و لەسەر ئەوەی کاکسیاش لەسەر قسێکی کاکستار کە ئەڵێ بڕیاری زیادکردنی سنووری گوندەکان لە ئەنجومەنی وەزیران دەرچووە کەس لاری لە منە فعلا ئەو بڕیارە لە ئەنجومەنی وەزیران دەرچووە و ئەنجومەنی وەزیرانیش حەقی خۆیەتی بڕیار دەربکە کێشەکە لێرە ئەوەی ئەو بڕیارە چۆن جێبەجێ کراوە بە چه میکانیزمێک جێبەجێ کراوە کەیسی گەندەڵیەکە لەسەر بڕیارەکە نییە بڕیارەکە بۆ دەرچووە لە ئەنجومەنی وەزیران کەیسەکە لەسەر ئەوەیە ئەو بڕیارە سنووری دەکان چۆن جێبەجێ کراوە ئەو سنووری دەیانە وەک یەک زیاد کراوە و بە چ میکانیزمێک زیاد کراوە و ئایا بۆ دەیەک کەم و بۆ دەیەک زۆر و لە بەرامبەر ئایا هیچ وەرگیراوە یان لەبەر خاتری هیچ کەسێک کراوە یا کەسێک دەستی هەبوو لەو زیادکردانەیە ئەوەش دەگەڕێتەوە بە مەرحەلەی تحقیق و لیژنەکە و لە لێکۆڵینەوەیە بە دەربکەوێ چۆنە بەنسبەت قسێکی چیاوە کە ئەڵێ ئەجندای سیاسی بۆ دێتە ئەم باسەوە ئێمە لە کۆی سیستەمێکی سیاسی داین کۆی سیستەمە سیاسیەکە وای کردووە زۆربەی مناقەشەکانمان دێتەوە بۆ سەر سیاست ڕاستە ئەم بابەتە بابەتێکی یاساییە لە ڕووی یاساییەوە ئێمە لەمە دەکۆڵینەوانێ یا مەسەلەن دێنەوە سەر ئەوەی متمانە بۆچی ئەگەر کاکچیا دەڵێ ئەگەر مەسەلەن ڕەنگە بەری دەربکرا یا بە کەفالەت ببووە دانگودەوە گەندەڵەکەیان بەردا بۆ ئەم مستەمەعی ئێمە وای لێ هاتووە لە هەموو شتێک گومانی هەیە پرسیارەکە ئەمەیە بۆ ئەم کۆمەلگای ئێمە وای لێ هاتووە لە چاک و خراپ گومانی هەیە لە هەموو کەسێک گومانی هەیە بۆ ئێستا هێرشێکی زۆر هەیە لە ڕاگەیانەکان و لە خەڵکیشەوە بۆ سەر دادگاکان لە کاتێکا دادگاکان تەنها ئێستا تاکە شوێن هەیە کە دادگاکانن مافی خەڵکی لێوەردەگیرێتەوانێ کە بە تەچیت بێکەم و کوڕینین دادگاکان بەڵام دادوەری زۆر ئازا هەیە دادوەری زۆر شارەزا هەیە زۆر جەری هەیە زۆر ماندوون ئیشی زۆر باشەکەن لەگەڵ ئەوەشە هێرشێکی زۆر هەم لەلایەن کەناڵەکانی ڕاگەیاندنەوە هەم لەلایەن خەڵقەوە دەکرێتە سەریان هەم فشارێکی زۆر گەورە لەسەر دادگەکان و دادوەرەکان هەیە لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردنەوە لەلایەن دەسەڵاتی یاسادانان و لە چۆنێتی دانانە لەلایەن دەسەڵاتی قەزایی خۆشیێوانێ لە چۆنێتی تەعینی حاکمەکانە کە هەموو ئەمانە جێگەی پرسیارن کە ئایا هەموو ئەمانە بە ئوسوڵێکی قانونی ڕێکوپێک دەڕوە یا ئایا دەسەڵاتی جێبەجێکردن لە جێبەجێکردنی بڕیارەکانی دادگاکان باش ئەو بریانە جێبەجێەکە وەک خۆی جێبەجێەکە یا بەدەم بڕیارەکان و نانە و بڕیارەکان مردار دەکاتەوانێ و دادگا بڕیار دەردەکات
دادگا بڕیار جێبەجێ ناکات دەسڵاتی جێبەجێکردن ئەو بڕیانانە جێبەجێ دەکات بۆیە ناچاری دێتەوە سەر ئەو هۆکارش کە خەڵق سیقی نەماوە کە خەڵق دڵنیایی نەماوە بە دەستگاکان و دەستگاکانی ئەم حکوومەت و ئەمدام و دەستگایانە ئەوە هۆکارەکەی دەبێت لە دەسڵات خۆی بچین و کاکستار کۆمنتی تۆ لەسەر قسەکانی کاکچیا و ئایا پێ دوایە کە قەزا لە هەرێمی کوردستان سەر بەخۆیە بەنسبەتەوەی کە ئێمە لەم دەفەرەی خۆمانە کە کاری پارێزەرێتیەکەین تا ڕادەیەکی زۆر باش سربەخۆی خۆی پاراستووە تا ڕادەیەکی زۆر باش دادوەری لێهاتوو جەریئەمان هەیە کە گەر ئێمە بە تەحدیدی لەسەر ئەم کەیسە قسە بکەین بە تایبەتیش لەسەر ئەم کەیسە ئەو دادوەری کە لێکۆڵینەوەی ئاسایشەکە یەکێکە هەر لەو دادوەرانەی کە سەر بە ئیستێنافی مەنطقەی سلێمانیە بە شێوەیەکی زۆر زۆر ئوسوڵی و قانونی ئیجراتی کەواتە بۆ خێزانەکەی سکاڵای لەسەر تۆمارەکەن ئەوە مۆزوعەکە پەیوەندی بە شخصی خۆیەوە هەیە ئەتوانن ئەو پرسیارە لە خۆی بکەن بەڵام وەکو بەڵام تۆ پارێزەری ئەو خێزانی من پارێزەری خاڵی خۆش بووم و لەگەڵیا بووم لە دۆسیەکەیە خۆشان نەزانن کە هەر کەسێک وەفاتەکە ئەو وەکالەتەش لەگەڵیا سقوتەکە بەڵام بۆ ئەوەی کە معلوماتم لەسەر کەیسەکە هەیە کە بانگێشتان کردوم بەڵام تا ئێستا وەکو پارێزەر نەبوومەتە پارێزەری ڕسمی خێزانی خاڵی خۆش بوو لەبەرەوە دۆسیەکان ئێمە کە باسی ئەو دۆسیەکەین لایەنە قانونیەکانی تیا کراوە چونکە ئەگەر خڕۆقاتێکی قانونی تیا بکرایە دڵنیا من لەوەی کە من بێدەنگ نابووم دەی و هەموو قەرارێکیش قابلی تاعنە هەموو قەرارێکیش کە دادوەر دەریەکە ئەتوانی تەمیزی کەیتەوە بەزێمە لەبەرەوەی لە مەرحەلەی تحقیقا بووین و ئەمەلمان بە مەوزوعەکە بوو بۆیە بەنامان بۆ تەمیز نەبردو ئەمەلمان بە قەزیەکە لەسەر قسەکانی کاکچیا بەنسبەت واقعی ئەو بریارانی کە دەرچووە لە پەرلەمانەوە تەبان ئێمە ئەگەر باسی سەروەری یاسا و باسی قانون بکەین ئەبێ بە هەموو شێوەکان بڵێن قوبوڵمانە هەر بڕیارێک دەرەچێ ئەنجا بە زۆرینە دەرەچێ بە معارەزە ئایا بایکۆتیەکە بە هەر شێوەکە ئەبێتە ئەمری واقع و لە وەقای ئاپڵاوە بێت و ئێمە قانونین ملکەتی ئەو بڕیارانین کە دەرەچێ بەڵام ئەکرێ بڵێن لە دوای ئەوەی کە ئەو قانونانی تی ئەپەڕێنرێ لە پەرلەمانە ئایا پەرلەمانتاران چ پرۆژەیەکیان تەقدیم کردووە بۆ ئەوەی کەوا ئەوەی بەسەرەوانە تێپەڕێنراوە ئایا چ کارێکیان کردووە و بە نیازی چین چکە دەکرێت جارێکی تر ئەوە مناقەشەی لەسەر بکرێتەوە لە پەرلەمانە بەڵێ کاک بورهان دادوەرانی دادگای تێڵچوونەوەی ناوچەی سلێمانی جەخ لەسەرەوە دەکەنەوە کە پاراستنی گیانی قایمقام یاخود سەلامەتی گیانی قایمقام لە ئەستۆی ئاسایشدا بۆ چونکە لەوێ دەست بەسەر بوو بەڵێ ڕاستە من پێشتر بووم جەنابتم ڕوون کردەوە دادگای لێکۆڵینەوەی سلێمانی دادگایکی مەدەنیە دادگای لێکۆڵینەوەی ئاسایش اختصاصی خۆشی بینیوە بە پێی ئەو قانونی ژمارە 2011 و ئاسایشیش بە پێی هەمان یاسا اختصاصی خۆی بووە مکافحەی گەندەڵی ئیداری و مالی ئەمە بەو شێوەیە نیە ئەوترێت ئەمە ئیشی ئاسایش نییە ئەمە ئیشی ئەوە نییە قانونێکە دەرچووە کاکستەر تەواو ڕاستەکە لە 22 ئایاری 2011 واجب تەنفیزە بەڵێ بەنسبەت ئەوەی ئەمە چی دەرس و عیبرەتی فێری ئێماکە ئێمە حالیەن خەریکی وین بیکین بە یاسای وەزارەتی ئەمنی نیشتیمانی لەبەر ئەوەی ئەم خۆتان نەزانن لە ڕێئاسەی وزەرا بەرەو خوارد لەژێر ڕقابە و مساعلە و ئیستیجوابی پەرلەمان ئایا بە پێی مادی 56 ساڵی 2011 تاوەکو ئەمە بگەڕێنەوە خازاع بێ بۆ سەلاحیەتی ڕقابی پەرلەمان نەسی پرسیارەکەی جەنابیش ببوورە مەبەستم ئەوە بوو لەم مەسلەیە دادوەرانی دادگای تێڵچوونەوە دەڵێن کە ئاسایش بەرپرسیارە لە گیانی بەڵێ من ئەوە ئەبێت ئێمە چاوەڕێی تەقریری لیژنەکانی لێکۆڵینەوە بکەین چاوەڕێی تەقریری ئەدیلەی جینایی بکەین لەسەر ئەو خنکاندنە بزانین چی تەڕەفێ قسەکانی ڕاستە طبعاً ئەو وەکو باسکرا لە تەلەڤیزۆنە تەنەکەیەک و حەپلێکی وایر مەوجودە ئەبێ ئەو تەنەکە و حەپلی وایرت چەند جارێک تەجروبەی لەسەر کردی ئایا ئەتوانێت تەنەکەکەش و حەپلەکەش ئەو جسمە تەحملەکە چەند تاقیکردنەوەی لەسەر ئەو شوێنە بکرێ و ئەو وەختە ئەدیلەی جینایی دوای فەحسەکانی تۆ عەدلیش ئەگات تحقیق لە کوردستاندا هێندە پێشکەوتووە بتوانێت ئەو تەجروبانە بکە ئەگەر بمانگەێنێ بە ئەنجامێک ئەو تەجروبانە تەجروبەی قورس نییە ینی چەند تەجروبەیەک لە هەرێمی کوردستان ناکرێەوە ئێستا بەدیرێتێکی گەورە لە مەعسکەر سەلام لە ڕاپەڕین دروستەکەن بۆ ئەدیلەی جینایی هێشتا تەواو نەبووە بەڵێ نوقسانیمان هەیە لە ڕووی مەجموعەی ئەجیزەوە لە ڕووی فەحسی سمومەوە نوقسانیمان هەیە ئەجیزەی کەشفی کەزەب نوقسانیمان هەیە DNA نوقسانیمان هەیە نەگەیشتەوە بەڕاستی ئێمە خەمساردی
حکوومەت بۆ پێشترکە بۆ ئەمە دیزانە دابین کرێ بەڵام بۆ ئەوەی ئاسایی چەندێت تۆمەتبارە یا تاوانبارە ئەبێ ئەو تەقریری لیژنەی لێ کۆڵینەوە و تەقریری ئەدیلێ جینایی و تۆ عەدلی یەکلایی کاتەوە خۆی کوشتووە خۆی خنکانوە یا کوژراوە کە ئەوەی یەکلایی بۆ ئەگەیتە هەنێ نەتیجە لە هەموو حاڵەتەکانە بە بڕای من ئەگەر یەکلایی بێتەوە خۆشی ئەو خوالێ خۆش بۆ خۆی خنکانوە ئەو وەختە ئەوانەی ئەو زابطی مشریف بووە بەسەر تحقیقکردن بە کەیسی خوالێ خۆش بوو لەگەڵ زابطی خەفەرە ئەوانەی کە لە لای ئەو بوون ڕاستە ڕێزیان لێگرتووە سەلاجە و تەلەڤیزیۆنیان بۆ داناوە ئەوایە هەر لە ڕێزیەوەشە بە ناوی مرافقەوە دوو حارەسیان بۆ دابنایە لەبەرەوەی وەسائلی خۆکوشتنی لەبەردەسا بووە لەبەر ئەوە پێویستە بردننی کە سوکارەکەی لە ئانووساتی گیان لە دەستدانەوە وتیان بڵین تەرمەکە ئەبین بۆ تۆبعادلی بەغا بەڵام دواتر لەم بڕیارە پاشگەز بوونەوە چونکە سەرۆک کۆماری عێراق کە قسەکردن لەسەر و مەسلەی شتێکی ترە کە ئەو تا چەند وەکو سەرۆک کۆمار دەتوانێت لیژنەی لێکۆڵینەوە پێک بێن ئەمە مەسلەیەکی ترە دەتوانێت ئەم کەیسەیەک لا بکاتەوە ئایا نەبردننی بۆ تۆبعادلی بەغات بڵین لە ڕووی قانونیەوە کێشە بۆ کەیسە دروست دەکات گەر بە کورتی وەڵامم بێتەوە خێزان و بنەماڵی ئەو خوالێ خۆش بووە پەیوەندی بە خۆیانەوە هەیە ئەینێرن بۆ شوێ بۆ فەحەسکردن هەتا من کاکستار قسەشمان لەو بارەیەوە کردو ئەشەوی یان نەدەزانی و مکالمەی تاڵەبانی بە حکمی ئەوە بووە کە یەکێکە لە ئەفرادی حیزبەکەی ئەو پەیوەندی بە بنەماڵی خۆی هەیە بۆ من نییە تەداخولی تیاکە بەس قسەی پێشوم بۆ تەواو نەکردی ئەوەیە لە هەموو حاڵەتەکانە ڕەنگە بە ئیهمال و تەقسیر پێویست بوو وەکو ئەو ئەجیزانە ئەخەنە بەردەسی ئەگەر تەقریری تۆبی ئەگەر یەکلای کردو خۆی خنکانوە ئەگەر ئەدیلەی جینایی یەکلای کردو ئەو وەختە ئەو زابطەی مشریف بوو لە سجنا بەسەریەوە بە تحقیق یا بە خەفەر ئەوە پێویستە بە ئیهمال و تەقسیر ئەو ئەفسەرە بیگرێ بە دادگا لەبەر ئەوەی کە وەسایلی خۆکوشتنی لەبەردەسایە ئەبوایە بە ناوی پاسەوانیەوە بە ناوی مرافقی و دوو کەس ئاگایان لێ بووایە لەبەرەوە بەو بە پێی مادەی 340 لە یاسای 111 ساڵی 1969 ئەچێتە بابی زەرەرگەیانین بە مەسلحەتی ئەو جیهاتەی کە ئەفسەری ئاسایش ئیشەکە لەلای و کە بەهۆی ئەو کەسە گیانی لەدەستدا. بەڵێ دەست خۆش بینەرانی عزیز دوای پشوویەک بە پرسیار و وەڵامی تەواوی میوانەکانم بەردەوامە بین لەگەڵتان.